سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا، و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە، و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکا دوای ئەوەی ماوەیەکی زۆر ئارام بوومەوە لەو بارە گرژیەی کە لەلایەن حەسقیل و سەسیل و بنەماڵی کاک عەبدوڵڵا بۆم دروست بوو، هەروەها لە مردنی هێرۆ و کاک موستەفا کە بەسرم هات، هەروەها ئازاردانی خۆم و ڕفاندنی حەسقیل کە تا ئێستاش نازانم لەکوێیە. ئەوەندە نەبێت کە سەسیل وتی حەسقیل لەلایەن ئەوانەوە لەناو براوە. لە ڕاستیدا زۆر بڕوان بە قسەی سەسیل نییە، چونکە پێشترش ئاماژەم پێداوە کە سروشتی جنۆکە وایە و زۆر درۆزنن، ئەوەی ڕاستی بێت نایڵێن. ئەوش بەو پێی عەلی یەمەنی بۆی باس کردبوو. ماوەیەکی زۆر بوو هیچ دەنگ و باسێکیان نەبوو. بەردەوام بووم لە ژیانی ئاسایی خۆم لە پڕ لەلایەن عەبدوڵڵا هەولێری و ئازیزەوە پەیوەندیم پێوە کرا. عەبدوڵڵا هەولێری: ماکوانی برام دەین بۆ ماڵتان. ماکوان: یاخوا بەخێر بن لە خزمەتتاندا. کە هاتن ژنێکی خەڵکی کەرکووکیان لەگەڵدا بوو، ناوی ڕووناک بوو. دوای دانیشتن و قسەکردن عەبدوڵڵا کەوتە قسە و وتی: ماکوانی برام، ئەم ژنە تووشی کێشەیەک بووە، بەڵکو بۆی چارەسەر بکەی. وامزانی باسی تەلاق و جیابوونەوە یان کارێکی کۆمەڵایەتیە، بەڵام وا نەبوو، بەڵکو باسی ڕووداوێکی سەیری کرد. وتی کە خاوەنی 4 منداڵە و منداڵەکانی لە کوردستان بوون، بەڵام پۆلیسی نەرویجی هێناویانەتی بۆ نەرویج. ماکوان: ئەی هاوسەرەکەت؟ ڕووناک: جیابووینەتەوە و لە کەرکووکە و لایەنی دەرونیشی باش نییە. ماکوان: لەسەر چی جیابوونەتەوە؟ ڕووناک: دوای ئەوەی بڕیارماندا بگەڕینەوە کوردستان، هەستم کرد خەسووم خۆشحاڵ نەبوو بەبوونی ئێمە لەوێ. دوای ماوەیەک لە گەڕانەوەمان بۆ کوردستان ئاگام لێبوو خەسووم شتی زۆر سەیری دەکرد، خوێنی مریشکی دەگرت و دەیکرد بە حەوشە و دەرگاکەدا و هەمیشە ئێسقانی ئاژەڵ و مریشکی بڵاو دەکردەوە، زۆر پیسی و سەپەڵی بڵاو دەکردەوە. منش لەبەر دڵی هاوسەرەکەم هیسم نەدەوت. هەر جارێکش ناوماڵم پاک دەکردەوە خەسووم تووڕە دەبوو. پاشان دەیوت بۆچی پاکی دەکەیتەوە؟ ئەوە بۆ هاوڕەکانم داناوە. ڕۆژێک بە هاوسەرەکەمم وت کەوا دایکت خەریکی شتێکی لەم بابەتەیە. لە وەڵامدا ئەویش بوو بە خەسوومی وتبوو. خەسوومش وتی: ئەوە بۆ سەید و پیاوساکەکانە، من خێر دەکەم و دەیدەم بەوان. سەلاحی هاوسەرم: وازە دایکم بێنە ژنێکی سادەیە، ئەوە خێرە دایکا، با دڵی نەشکێنین. منیش لەبەر دڵی سەلاح هیچم نەوت. کچە گەورەکەشم تەمەنی 19 ساڵە. شەوێکی هاواری کرد و وتی: دایکە فریام کەوە خەریکە دەم خنکێنن. بەپەلە من و باوکی چووینە سەری، بەڵام هیچ نەبوو. دواتر ئاراممان کردەوە هاتینەوە ژوورەکەی خۆمان. لەو ژوورەی کسەکەمی لێبوو، دوو خوشکەکەشی لەگەڵ بوون و بەتەنها خۆی نەبوو لە ژوورەکەدا. کەمێکی تری پێچوو دیسان کسە گەورەکەم هاواری کرد: دایکە باوکە فریام کەون خنکام. وامزانی شەڕیانە لەگەڵ خوشکەکانی تریدا، بەڵام کە چوون گڵۆب هەڵکرابوو، هەروە هەردوو خوشکەکەی بە دیاریەوە دانیشتە بوون. باوکی وتی: با بەپەلە بیبین بۆ نەخۆشخانە. کچەکەم ناوی ڕۆشنایە، هەرسی لێم پرسی: ڕۆشنا چییە؟ چی بووە کچەکەم؟ لە وەڵام داوتی: دایکە نابینی ئەو ژنە قژی لە ملم ئاڵاندووە و خەریکە دەم خنکێنێ، بەڵام ئێمە هیچمان نەدەبینی. و بە سەلاح حەموت: بابی بینە نەخۆشخانە. سەلاح:
باشە بابی بین بەڵام بڵین سیەتی. منش قسەکەیم بە هەند وەرگرت و ئەو شەوە خۆم چوومە لای کچەکەم، بینیم وەک ئەوەی سەرمای بێت هەڵدەلەرزی. منش زۆر بەزەیم پێیدا هاتەوە، بەڵام بۆ بەیانی ئاسایی بۆیەوە. پاش چەند ڕۆژێک لەو ڕووداوە میوانمان هات. منش خەریکی چاتێکردن بووم. لە پڕ لە بەرامبەرمدا پیرێژنێکی پرزڕەشی باڵابەرزی زۆر ناشرین کە سەری ئەیدا لە سەقفی ماڵەکەمان لە بەردەممدا بوو و یاری بە قژی دەکرد. دەستم کرد بە هاوارکردن و وتم: ئەها ئەوە تا ئێوەش دەیبینن وەکو من؟ سەلاحات لە زیاتی ئەوەی هاوکاریم بکە کەسی زلەیەکی لێدام و بێهۆش بووم، بۆیە بردمیان بۆ نەخۆشخانە. لە دوای ئەو ڕووداوە ژیانم لێ تاڵ بوو، تووشی ناڕەحەتی و سەر ئێشە بووم. هەر کات بچوومایەتەوە ماڵی خۆمان ئەو ژنە لەوێ بوو. منداڵەکانیشم بە تایبەت کسە گەورەکەم وەک منی لێ هاتبوو. باوکیشیان ئازاری کسەکانی ئەدا بە تایبەت کسە گەورەکەم. ئەیوت تۆ وەک دایکت شێتی. ماڵم بەزیە هێشت و بە سڵاح حمود نایەمەوە بۆ ئەو ماڵە، یان تەلاقم بدە یان با بگەڕینەوە بۆ نەرویج. نەم دەتوانی لەوێ بژیم. ئەو ژنە لە هەموو سووسێکی ژوورەکاندا ئامادە بوو. جاری وا هەبوو دەبورامەوە یان خۆم پیس دەکرد. کاک ماکوان با زیاتر سرت نێشێنم، ئیتر ئەوە گوزەرانم بوو. سەلاح تەلاقی دام و منیش گەڕامەوە بۆ ئێرە و لێرە پەیوەندیم بە پۆلیسەوە کرد. وتم لە هاوسەرەکەم زیابوومەتەوە، منداڵەکانم لای باوکیانە و باوکیان زۆر ئازاریان دەدا. لێرە پۆلیسی نەرویجی چووبوون بەنهێنی قسان لەگەڵ منداڵەکانم کردبوو. پاشان ئەوانیان هێنایەوە بۆ ئێرە، بەڵام ئەو سەر ئێشە و بورانەوەیم لەگەڵدایە و زۆر وەزعم خراپە. ئازیز و کاک عەبدوڵڵا باسی زەنابتیان بۆ کردوم لەگەڵ کوڕێکی یەمەنی بە ناوی عەلی. خێرتان دەگات بەڵکو هاوکاریەکمان بکەن. ماکوان: ڕووناک خان ئەوەی بە من بکرێ لە خزمەتتاندا، بەڵام من نازانم ئێستا عەلیم بۆ ئەدۆزرێتەوە یاخودنا. هەوڵ ئەدەم پەیوەندی پێوە بکەم بزانم چی دەڵێ. تەلەفۆنم کرد بۆ یەمەن بۆ ژمارەکەی عەلی، وەڵام درایەوە، بەڵام خێزانەکەی بوو. بە نەرویزی قسەم لەگەڵ کرد و وتم دەمەوێت قسە لەگەڵ عەلی بکەم. خێزانەکەی عەلی: فڕۆکەی سعودی بۆردومانی کردو و عەلی بریندارە و برینەکەشی سەختە. عەلی لەسرە مەرگدایە و دوعای خێری بۆ بکە. منش بە تەواوەتی خەفەت دایگرتم، بە زۆرێک کە نەمتوانی وەڵامی ئەوان بدەمەوە تا چەند خولەکێک. لە دڵی خۆم داوتم ئەوەی لە دەستم بێت بۆ ئەم ژنەی دەکەم. ڕوون کردە ڕووناک خان و پێم وت بەنسبەت سەر ئێشە و بورانەوەکەت ئەگەر هۆکارەکەی سحر و جادووی جنۆکە بێ چارە سەر دەبێ. هەوڵ بدەن خۆت و کسەکەت لێرە ئامادە بن لە کاتێکدا کە نوێشتان لەسرە، واتە لە سوڕی مانگانە نەبن، بەڵام لەگەڵ مەحرەمی خۆتاندا. ئێستا بە بیستنی ئەو هەواڵە دەربارەی عەلی توانای هیچم نییە. وەک فێریان کردوم کاتی بەتاڵکردنەوەی سیحرەکە دەبێت زمانم بە ڕۆژوو بێ و 13 و 14 و 15 مانگی عەرەبی بێت زۆر باشە. ڕێککەوتین بەوەی هەفتەیەکی تر دووبارە لە خزمەتیاندا دەبم و کارەکەیان بۆ بکەم. ئەو ماوەیە لەگەڵ خێزانی عەلی یەمەنیدا هەر لە پەیوەندیدا بووم بۆ پرسینی هەواڵی عەلی، بۆ ئەوەی بزانم عەلی تەندروستی چۆنە، بەڵام ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبوو. ئەو کاتێک کە دیاریمان کردبوو بۆ دووبارە بینینەوە بۆ بەتاڵکردنەوەی سیحرەکە تەواو ببوو. ئەوان هاتنە لام و پەیوەندیم کرد بە مامۆسایەکی ئاینی خاوەن بیر و باوەڕێکی پاک کە هاوکاریم بکە. ئەویش هات، هەرچەندە وتی لێی نازانم، بەڵام هەر خۆم حەزم دەکرد کەسێکی تریشم لەگەڵدا بێ. دەستم کرد بە خوێندنی قورئان و ئاەتەکانی سوورەتی زەجر و ئەوانی کە باسی قیامەت و ترساندن لە قیامەت دەکەن. پاشان ئەو فەرمودانەی کە سەحیحن و لەو بارەیەوە هاتوون هەموویم خوێن و دەستم کرد بە خوێندنی ئەم نزایە. خەریکی خوێندنی ئاەتەکان و ئەو فەرمودانە بووم کە لەو بارەیەوە هاتبوون. ئەوەندەم زانی ڕۆشنای کسە گەوری ڕووناک خان پەلاماریدام. ونی نۆکی زۆر تیژ بوو، دەستی لە قورگم گیر کردبوو. پاشان خوێنی لە ملمەوە هێنا، تالێم کردەوە زۆری پێسوو، بە تەواوەتی خۆی نووساندەبوو بە منەوە و بە هیچ شتێک لێم نەدەبۆیەوە، تەنانەت بە لێدان و پێداکێشانیش. هەرچۆنێک بوو دەستیم لە ملم کردەوە تاوام لێ کرد شل بوو، بە تەواوەتی ئازارم پێگەیان. ئینجا دوورکەوتەوە و خۆشم باش هیلاک بووم. پاشان بەردەوام بووم لە خوێندنی قورئان و نزاکان. ئەم جارەیان ڕووناک خان پەلاماریدام. هاوارم کرد عەبدوڵڵا فریام کەوە و عەبدوڵڵا ڕووناک خانی گرت، بەڵام کچەکەی پەلاماری دامەوە. هاوارم کرد لەو مامۆسایی کە لەگەڵمدا بوو، فریام کەوە ئافرەتەکان کوشتمیان. ڕۆشنا پەلاماری مامۆسایدا و سەرچاوی مامۆسای بە چڕنوک زامدار کرد. هەستم کرد خوێن زۆر لە قورگم دەسۆڕێ و هەموو چوار دەورم تاریک بوو. ئەو کەسانی کە لە دەور و پشتم بوون
هیچیان دیار نەمان. تەنانەت خێزان و ماڵ و منداڵ و ئەو مامۆستای بانگیشم کردبوو. کەس دیار نەما. هاوارم کرد کە چیتان لێ هات. کەس وەڵامی نەدامەوە. دەمزانی من ماوم و نەمردوم. لەگەڵ ئەوەشدا ئاگام لە مێشک و هەست و بوونی خۆم بوو. بەڵام نە جێگا ئەو جێگایە بوو، نە خەڵکیش ئەو خەڵکە بوون. تەنانەت زەمەنیش ئەو زەمەنە نەبوو کە تێیدا دەژیام و هەمووی گۆڕابوو. چوار دەوریشم ڕەش ببوو. لە پڕ کەسێکم بینی بەرەو ڕووم هات. هەتا لێم نزیک دەبوویەوە هەستم دەکرد ئەو کەسە دەناسم. پاشان زیاتر نزیک بۆیەوە. تەماشام کرد ئەو کەسە خۆمم و هەتا توانی زلێکی لێدام و بورامەوە. لە دوای ئەوەی کە بورامەوە ئاگام لە خۆم نەما و کە هۆشم هاتەوە پێڵووی ساوم هەڵ نەدەهات. سرم قورس بوو. سەر ئێشەیەکم گرتبوو هەروەک ئەوەی کارەبا بدات لە سرم. ئازارەکەی ئەوەندە بە خێرایی دەهات و دەڕۆژ هاوارم دەکرد فریام کەون سرم تەقی. گوێم لە کەس نەبوو. چاویشم کەسی نەدەبینی. تەنها ئەوەندە نەبێ خێزانم هات و پەڕۆیەکی تەڕی فێنکی خستەنێ و چەوانم کە زانیم ئەوە ئارام بوومەوە و دووبارە بێهۆش کەوتمەوە. ئەم زاریان کە هۆشم هاتەوە لە نەخۆشخانە بوو و قورگم لەزگەی پێوە بوو. هەروەها کەسیش لە ژوورەکەم نەبوو. هەستان تۆزێک ئاوم خواردەوە و خەریک بوو دەخنکام. بۆیە بەرەو پەنجەرەکە ڕۆشتم تاوەکو هەناسا هەڵمژم. هەر چۆنێک بێ پەنجەرەکەم کردەوە. بەڵام دەنگێک دەهات لە مێشکمدا دەیوت: خۆت بکوژە ماکوان، ئەوە کەی ژیانە توی تێدایت؟ لەو پەنجەرەیەوە بڕۆ خۆت فرێدە خوارەوە. ئەو نەخۆشخانەی منی لێبووم 6 نهۆم بوو. منیان لە نهۆمی سوارم خەواندە بوو. چەند زارێک ویستم خۆم فرێدەم، بەڵام فەرمودەکەی پێغەمبەرم بیرکەوتەوە کە دەفەرموێت هەر کەسێک لە دنیادا بەسی خۆی بکوژێت لە قیامەتدا بەوە ئازار دەدرێتەوە. ئەم فەرمودێشم بیرهاتەوە کە دەفەرموێت لە زەمانێکی پێش ئێوەدا پیاوێک برینێکی لێ پەیدا دەبێت و لە تاو ئازاردا خۆی پێ ناگیرێ، بە چەقۆیەک دەماری دەستی خۆی دەبڕێ، ئیتر خوێنەکە ناوەسێتەوە تاوەکو دەمرێ. خوای گەورەش دەفەرمێت ئەو بەندەیەم خۆی کوشت، منیش بەهەشتی لێ قەدەغە دەکەم. ئەمجا هەستم کرد سوپاس بۆ خودا موسڵمانم. سەیری دەرەوەم کرد، نەمزانی کاژمێر چەندە و دنیا شەو بوو. خەیاڵم لای نوێژەکانم بوو. چوومە دەرەوەی ئەو ژوورەی کە تێیدا بووم. کەسم نەبینی. ڕۆژمە خوارەوەی نهۆمەکان. تا نهۆمی یەکەم ڕۆشتم. تەنها یەک کەسم بینی. پرسیارم لێ کرد کاژمێر چەندە؟ وتی کاژمێر 38 خولەکی شەوە. منیش دەستم کرد بە گیرفانمدا تا تەلەفۆنێک یان پارەیەک یان شتێک بدۆزمەوە. بەڵام هیچم پێ نەبوو. هاتمە دەرەوەی نەخۆشخانەکە و بە پێکەوتمە ڕێ بەرەو ماڵەوە. باری دەرونیم ئاسایی بوو. هیچ ئازارێکشم نەبوو. زۆر بە ئاسانی گەڕامەوە ماڵەوە و لە دەرگامدا. خێزانم وتی کێیە؟ منیش وتم ماکوانم بیکەرەوە. دەرگای کردە و بە پێکەنینەوە وتی چۆن بەم شەوە ئیزنیان داوی؟ ماکوان: کەس ئیزنی نەداوم، خۆم هاتوومەتەوە. ئەرێ بەڕاست ئەوە چی ڕوویدا؟ بۆ لە نەخۆشخانە بوو. خێزانم: ئەی تۆ 3 ڕۆژە لە نەخۆشخانەی؟ ماکوان: بەڕاستە؟ خێزانم: بەڵێ لە دوای ئەوەی ئەو ئافرەتانە پەلاماریان دایت و کەمێک بەهۆی نینۆکیان ملت بریندار بوو، هاواری سرت دەکرد. هەروەها تۆ ئەو ڕووناخانە فەقیرە دوێران کرد. ماکوان: بۆچی چیم کردووە؟ خێزانم: چیت کردووە؟ ئەوەندەت بۆ کەس کێشا بەسەریدا تاوەکو بورایەوە و پاشان خۆش بە دوایدا بورایتەوە. ماکوان: چۆن شتی وا دەبێ؟ خێزانم: ماکوان وازم زنۆکە و شتانە بهێنە ئەگینا شتێکت لێ دەکەن. ماکوان: باشە بەسەر چاو، بەڵام سەیرە بەلامەوە من ئاگام لەم شتانە نەبووە. دەستم کرد بە ئەستەغفیرولڵا کردن و کاتی بانگی بەیانی بوو. چوم دەستنوێژ بگرم و نوێژی بەیانی بکەم و نوێژەکانی ترم قەزا بکەمەوە. هەڵسام کە چوومە توالێتەکە، دیسان سەر ئێشەکەم بۆ هات. ئەوەندە ماندووی کردم لە توالێتەکەدا پاڵکەوتم. خێزانم بانگی کردم و وتی ماکوان هیچ کێشەیەکن نییە؟ وتم نا، ئێستا دێمە دەرەوە. چارەگێک زیاتر مامەوە و هەستم دەکرد شتێک بەناو لەشمدا دێت و یاری دەکا و لە پەنجەی پێمەوە دەچوو تاوەکو تەوقی سرم. دەستنوێژم گرت و هەر ئەوەندەی وتم ئەشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين. ئیتر وەک ئەووا بوو بەسە کوش بکێشن بە سنگمدا. ئەمویست هاوار بکەم، بەڵام لەبەر خێزان و منداڵەکانم نەمکرد. کەوتمە سەر زەوی و لە تاو ئازار کراسەکەی خۆمم کرد بەدەمدا بۆ ئەوەی هاوار نەکەم. شتێک لە مێشکمدا دەیوت کوفر بکە. قسە بە خودا بڵێ ئینجا چاک دەبی. ماکوان قسە بە خودا و قورئان بڵێ چاک دەبیتەوە.
ئەوانن واد لێ دەکەن. ئەوەندەش ئەو قسانە ماندووی کردم ئارەقی زۆرم کرد. خێزانم هەر دەیود ماکوان تۆ باشیت، ئەوە تەلەفۆنم کردووە بۆ ئەمبوڵانس، ئێستا دێن و ئەدبەن کەمێک ئارام بگرە. منیش لە تاو ئازار هیچم بۆ نەدەکرا، هەرچی دەمویست بڵێم سوبحان الله یان ئەلحەمدولیلا زیاتر ئازار دەهات بە سرمدا. ئینجا زانیم ئەمە نەخۆشی نییە و ئەمە سەرعە و دەبێت کەسێک بۆم بخوێنێ. دەمویست بە خێزانم بڵێم، بەڵام نەمدەتوانی. خێزانم شڵەژا بوو، ئاگام لێ بوو ئانای کچیشم دەگیریا و تەنها لەبەر ئەوان هاوارم نەدەکرد. دوو کەس بە پەلە هاتن و ئۆکسزینیان کرد بە دەممدا و خستمیانە ناو ئەمبوڵانس و منیش لە هۆش خۆم چوم. کە هۆشم هاتەوە لە هەمان ژووردا بووم. زۆر ئاسایی بووم وەک ئەوەی هیچ ڕووی نەدابێ، بەڵام ئەوەی لە ماڵی خۆماندا لەگەڵ خێزانم ڕوویدا هەموویم بەبیر هاتەوە. بەڵام ئەم جارە خێزانم لابوو. وتم چی ڕوویداوە؟ خێزانم بە پێکەنینەوە، شکور باش بوویتە ماکوان سوپاس بۆ خوددا عیبم نییە. هەرکەوتم سوپاس بۆ خوددا دیسان وەک تریشقی هەور هاتەوە بەسرمدا و پاڵی خسمەوە لەسەر سەرینەکەم و خێزانم ڕای کرد بانگی دکتۆر بکە. منیش بانگی خێزانەکەم کرد و وتم وەرە بانگی کەس مەکە من باشم. خێزانم ئەی باشە مادەم بۆات لێ هاتووە، چی ڕوویداوە؟ ماکوان شتێکت پێ دەڵێم نێوانی خۆم و خۆت بێت و بە کەستی مەڵێ. خێزانم وعد بێ ئەگەر گیانی خۆشم بێ. ماکوان لێرەوە دەچینە ماڵەوە ئەم بەستیتەوە، منداڵەکان بنێرەوە ماڵی باوکت و چیم پێوتی بیکە. خێزانم ماکوان تۆ نەخۆشی چۆن شتی وا دەکەم؟ ماکوان من نەخۆش نیم، بەڵکو زنۆکە هاتۆتە لەشمەوە و هەز دەکەم سحرم لێکراوە. بەهەرحاڵ تەلەفۆنێک بۆ عەلی یەمەنی بکە بەڵکو باشتر بوو بێ، وەزعی منی تێبگەێنە و بە خێزانی بڵێ بەڵکو هاوکاریت بکە. خێزانم تەلەفۆنی کرد بۆ خێزانی عەلی و هەواڵی عەلی پرسی. خێزانی عەلیش وتی 3 ڕۆژە عەلی مردووە، خوای گەورە بە شەهیدی قبول بکە. ئێمەش زۆر خەفەتمان خوار و هەردووکمان دەستمان کرد بە گریان. هیچ هیوایەکم نەما بۆ فێربوون، چی بکەم خوایە؟ بەڵام یەک پلانی تر لە مێشکمدا بوو، نەمدەویست دەری ببڕم. بە خێزانم وت با بچینەوە بۆ ماڵەوە، بەڵام پێش من بە دایکت بڵێ منداڵەکان بەرێ بۆ ماڵی خۆیان. لە دوای چوونەوەمان بۆ ماڵ بۆ خێزانم نووسی وا بمبەستێتەوە کە نەتوانم بزوڵێم، بەڵام بە دەنگ هیچم پێنەوت. دەترسام خێزانم بترسێت و زنۆکەکانیش بە دەرفەتی بزانن تاوەکو بچنەوە ناو لاشی خێزانم و هەردووکمان وامان لێ بێتەوە، چونکە ترس بەشێکە لەو هۆکارانە کە بەهۆیەوە جنۆکە دەچێتە لاشی مرۆڤەوە. بەڵام ترس بە تەنها نا، بەڵکو پێویستە هۆکارەکانی تریشی لەگەڵدا بێ. خێزانم بە دوای شتێکدا دەگەڕا منی پێ ببەستێتەوە، ئاگام لێبوو دڵی نەدەهات بمبەستێ. منیش بە تووڕێیەوە پێم وت ئەگەر دەتەوێت ساک ببمەوە ئەوەی کە بۆم نووسیویت بیکە. ئەویش هەندێک شتی باشی پەیدا کرد، وا منی بەستیەوە ئازارم پێگەیشت. دوای بەستنەوە وتم کتێبەکەی عەبدولواحید عەبدولسەلام بالی بخەرە سەر لاپەڕە 34 و قورئانەکەشم لە بەردەم دابنێ و بیکەرەوە بیخەرە سەر سوورەتی بەقەرە بە دەنگی غامدی و بڕۆ دەرەوە و دەرگاکە دابخە و لەم ناوەش نەوەستی. تەلەفۆنەکەشم بۆ بکە سەر ژمارەکەی خۆت و لە نزیک دەستەوە داینێ. خۆم ئەگەر پێویستم بوو تەلەفۆنت بۆ دەکەم. ئەزانم قورسە بەڵام بە قسەم بکە. بەڵام پێش ئەوەی بمبەستێتەوە دەست نوێژم گر و هیچ زیکرێکشم نەخوێن و ئەوەی بە خێزانم وت بە تەواوەتی کردی. قورئانی لەسەر بوو خۆشم بە زمانم لاپەڕی قورئانەکەم هەڵ ئەدایەوە تا ئاەتی 30. دیسان سەر ئێشم بۆ هات. ئەم زاریان وەک ئەوە بوو کە لەم بە چەکوش و بزمار داکوتن و هەستم دەکرد بە بلۆک دەکێشن بەسرمدا. هاوارم دەکرد بە دڵم داهات لەگەڵ هاوارکردنەکە یادی خوددا بکەم. هەر زریکەیەکی ئازارم بۆ دەهات هاوارم دەکرد الله ئەکبەر، سوبحان الله، ئەلحەمدولیلا. پاش کەمێک خودای گەورە خستێ دڵم هاوارم دەکرد و دەمگوت سوبحان الله والحەمدولیلا ولا إله إلا الله والله ئەکبەر. ئازارەکەم باش بوو. پاشان زۆر تینوم بوو، بیرم سوبوو داوای ئەو بکەم، بەڵام گوێم پێنەدا و بەردەوام قورئانەکە دەخوێنرا و لە پڕ پیاوێکی سپی پێسی زیلسپی هاتە بەرچاوم. لە دڵی خۆم داوتم ئەم کەسە دەناسم کە بیرم کەوتەوە زانیم سەسیلە. بە زەردەخەنەیەکە وتی ماکوان بەباشی کەوتیتە بەردەستم، بۆ کوێ دەڕۆی ئێستا؟ ماکوان مەلعون بۆ لای خودای خۆم دەڕۆم، من خودام هەیە ئەی تۆ کێت هەیە؟ سەسیل کەلە زۆر ڕقە، مەعین بە جەماعەتەکەم بڵێم 34 بەردت پێدا بکێشن. دەستم کرد بە پێکەنین و وتم
کە لەیەک لە پێناو خوددا پیان نەکێشن بۆ شکان باشە. سەسیل: بۆ نایتە ناومان تاوەکو نەزاتت بێ، بۆ دەبێت تا مابێتی شێت بیت و بەو شێتیەش بتکوژم. ماکوان: حەدت چییە؟ ئەوە تۆنیر من بکوژی. شێت بوونم لە پێناو خوددا و دینەکەم سەربەرزیە بۆ من. ئارامی لەسەر دەگرم زۆر باشترە، نەوەکو ببمە کۆیلەی کافرێکی وەک تۆ. ئەی سەسیلی مەلعون، ئەوەندەم زانی ئازار هات بە گیانمدا و ئازارێکی زۆرم پێگەیشت، بەڵام لە شەرمی قورئانەکە هیچم بۆ نەدەکرا و خۆم ڕاگر. لە جوڵەی زۆریشم هەستم دەکرد ئەو حەبلانەی منی پێ بەسرابۆیەوە وردە وردە شل دەبەوە. عارەقیش بە گیانمدا دەهاتە خوارەوە، بەڵام بەدەم زیکرەوە هاوارم دەکرد. ئەو سەسیلە هیچ و پوسەش بەسرمدا دەگەڕا و جێی نەدەهێشتم. لە دڵی خۆشمدا لام سیر بوو کە خۆم زیکر دەخوێن و پاشان قورئانیشم لایە. چۆن ئەوەندە توانای خۆی بەسەر مندا سەپاندووە؟ ئەو مەتەڵم بۆ شیکار نەدەکرا. خوای گەورە بۆی ئاسان کردم و ئەوەندەم زانی ڕوخسارێکی جوانی ناسک خۆی کرد بە ژووردا. ڕێک لە باوکم دەچوو. بە سەسیلی وت: ناتوانی هیچ لەو کوڕە بکەی و ئەگەر جێی نەهێڵی ئێستا لە ناوت دەبین. هەر ئەوەندەی کەوای وت هاتە نزیکم و دەستی خستە سەر سنگم و دیار نەما، بەڵام هەستم کرد چووە ناو لاشەی منەوە، وەک ئەوە وابوو سەهۆڵاوێک بکەن بە لاشەمدا. کەمێکی پێچوو من ئارام بوومەوە و تەماشام کرد هەمان پیاوە کە لە کاتی ماسی گرتنەکەدا بینی بووم. منیش زانیم کە حەسقیلە. ماکوان: حەزە گیان ئەوە لەکوێی خۆتۆ وتیان مردووی؟ عەبدوڕەحمانی حەسقیل: ماکوان گیان درۆیان کردبوو لای مامۆستاکەم بووم، خەریکی خوێندنی زانستی شەرعی بووم. ئاگاداریان کردینەوە کە سیحرت لێکراوە. بە ئارەزووی خۆیان شەیتانەکان دێن و دەسن و ماڵەکەشتان پڕ بووە لە شەیتان. ماکوان: بەس من هیچی وام نەکردووە کە ئەوان ئەو هێزەیان هەبێ. حەسقیل: ئەو ڕۆژەی کە میوانەکانت هاتوون سیحرێکیان خستۆتە ناوکەفی پێڵاوەکانت، هەتا ئەوە بەتاڵ نەکەینەوە ئەوان هەر دەتوانن بێنەوە ناو لاشت. ماکوان: حەزە گیان بەزێم مەهێڵە تا تەلەفۆنێک دەکەم بۆ خێزانم. حەسقیل: با خێزانن نەزانێت، خۆت چارەسەری بکە، بەڵام هاوڕێکانم بۆیان باس کردم کە تۆ غیرەتێکی باشت هەبووە و توانیوتە بەسەر ئەو ئازارانەی خۆتدا سەر بکەوی، ئەوەش سوپاسی خودای دەوێت. ماکوان: حەسقیلی برام، ئەو پەتی دەستم شل بکەرەوە با بەیەکەوە بەتاڵی بکەینەوە. هەرکەوام و دیار نەما، بەڵام ئاگام لە دەستم بوو وردە وردە پەتەکەی شل دەبۆیەوە و خۆم کردەوە. قورئانەکەم هەڵگرت و خسمە شوێنێکی بەرز. دواتریش چوومە توالێت و دواتریش هاتمە دەرەوە و تێر و پڕ ئاوم خواردەوە. هەستم بە سووکی لاشەم کرد. چوومە لای پێڵاوەکان و تەماشای ناو کەفەکەیم کرد. حەسقیل ڕاستی دەکرد، لە هەردوو تاکە پێڵاوەکەمدا سیحری تێدا بوو. منش سیحرەکانم دەرهێنا و ئاوەڕمدایەوە حەسقیل لەسەر پلیکانەکانی ماڵەکانمان دانیشتووە پێدەکەنێ. لێرەش چیرۆکەکە ڕادەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. لێرش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تنیشی سبسکرایب بەکەر چالاک بکەن بۆ ئەوەی ئاگاداری هەموو چالاکەکانمان بن. دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.